ئێمە وەکو لایەنە سیاسیەکانی سنووری ناوچە دابڕاونەکانی سنووری پارێزگای دیالە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا بۆ چۆنێتی دابەزین لە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم ئەنجومەنی پارێزگاکانی پارێزگای دیالە گفتوگوی چڕوپڕمان کرد لەسەرەوەی چۆن لە بەرژەوەندی و مەسلحەتی هەرێمی کوردستان و خەڵکی نەتەوەی کووردا بۆ ئەوەی ئێمە سوورین لەسەرەوەی کەوا بتوانین کورد دەنگی باش بێ لەن هەڵبژاردنەکانی داهاتووە و نوێنەری باشی لە بەقا هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت داوکی لە مافەکانی گەلی کورد بکە. طبعا کۆبوونەوەکە لە قەزای کەلار ئەنجام درا خۆی نوا بوو لە قەزای خانەقین نەجانێت بەڵام لەبەر ئەو بارودۆخەی کەوا هاتوۆتە پێش هەندێک لایەنی سیاسی ڕەنگە نەتوانن لێ بەشداری کۆبوونەوەکان بکەن لەبەر ئەوە هەمومان پێکەوە بتوانین قسەی خۆمان بکەین و بەشداری کارامان هەبێت لەو گفتوگویانە بۆیە بەباش مازن لێرە کۆبوونەوە بکەین و قسە لەسەر بارودۆخەکان بکەین. طبعا ئەمە یەکەم کۆبوونەوە نەبووە و ناژبێ و پێویستەکە لەژنەی فەرعی تریش دانیشتن و کۆبوونەوەی ورتر بکەن بەڵام کاتی تەحالوفات زۆر کەمی ماوە ئێمە هەوڵدین لە ماوەی قیاسی بتوانین ئەو بگەن ئەنجامی نهایی و بڕیاری کۆتایی لەسەر ئەو پرسە بدەین.